ساڵی 2015 بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ساڵێکی پڕ لە گەشت و هاوردەی کاڵا و شتومەک بوو کە بە بەراورد بە ساڵانی پێشوو بە ڕێژەیەکی بەرچاو زیادیان کردووە. بەپێی ئامارەکانی فڕۆکەخانەکە 574,645 کەس لە 2015دا گەشتیان کردووە. ئەم ڕێژەیە بە بەراورد بە ساڵی 2014 لە سەدادا زیادی کردووە. سەرەڕای قەیرانی دارایی هاوردەکردنی شتومەک بە ڕێژەی لە سەدا 22 زیادی کردووە و 9655 تۆن شتومەک هاوردەی هەرێم کراوە، لە بەرامبەریشدا 265 تۆن شتومەک هەناردەکراوە. وەژمارە ئەو فڕۆکانی کە هاتوون بۆ فڕۆکەخانەی سلێمانی و ڕۆشتونەتە دەرەوە 6999 فڕۆکە بووە. بێجگە لە فڕۆکە تایبەتەکان و هەندێک فڕۆکەی سەربازی هەیە بۆ تەدیبیە بۆ مهمای تایبەتیە. بێجگە لەوانە 6999 فڕۆکەی گواستنەوەی ڕێوا و شمەک. کۆچکردن بۆ ئەوروپا بە ڕێگای نایاسایی ساڵی ڕابردوو یەکێک بوو لە بابەتە دیارەکان. لەو ساڵەشدا 124 پاسپۆرت و بەڵگەنامەی ساختە لە فڕۆکەخانەی سلێمانی دەستیان بەسەرداگیراوە. 245 کەسیش لە چەند وڵاتێکی جیاوازەوە گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان، لە بەرامبەریشدا 27 کەس نێردراونەتەوە بۆ وڵاتانی خۆیان. ئاراستەکردنی موشەکەکانی رووسیاش زیانی نزیکەی 386,000 دۆلاری لە فڕۆکەخانەی سلێمانی داوە، چونکە بەهۆیەوە بۆ ماوەی 4 ڕۆژ فڕۆکەخانەکە گەشتەکانی ڕاگرت. زەرەری نیشتنەوەی فڕۆکان، زەرەری فرۆشتنی بنزینی فڕۆکە، زەرەری ئەو باجانەی کە لە ئەنجامی سەفەرکردنی خەڵک وەرئەژیرێ و هەروەها هی گومرجیش 385,890 دۆلار زیان لە فڕۆکەخانەی سلێمانی کەوتۆ بۆ ئەو 4 ڕۆژە. لە ساڵی ڕابردوودا تەنها شتومەک و کاڵا لە ڕێگەی فڕۆکەخانەوە هاوردەن نەکراوە، بەڵکو نزیکەی 2000 سەر ڕەشەوڵاخیش لە ژمارەیەک وڵاتی جیاوازەوە هێنراونەتە سلێمانی. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە ڕۆژی 1/8/2005 کراوەتەوە و یەکەم گەشت لەم فڕۆکەخانەیەوە لە ڕۆژی 1/11/2005 ئەنجام درا بۆ عومانی پایتەختی ئوردن. ئاواد مەحموودیان ئارتی، سلێمانی.